بۆ ئاگاداری ورتر لەسەر ئەم نەخۆشیە هەوکردنی پەردەکانی مەژی مناڵان میوانداری داکتەر سەنگەر ڕەفیق لێ پسراوی بەشی هونەری تەندروستی هەڵەبجە دەکەین. سوپاس دکتۆر، دەمویست بزانم ینی ئەمە چ نەخۆشیەکە و هۆیەکانی چینکە لە شاری هەڵەبجە بە تایبەتی زیاتر پێیا دەبێ؟ بەڵێ نەخۆشەکە نەخۆشی هەوکردنی پەردەکانی دەماغە و خۆی زیاتر لە مناڵانە بڵاوە وەک لە گەورە ساڵان و هۆکارەکەی زیاتر یاخود ڤایرۆسە یاخود بەکتریایە واتە میکرۆبیە لە وەکو ئەوەی کە هیچ نیشانەیەک نییە ئەوەی کە لە هەڵەبجە زیاتر پەرەی سندووە بڵێ بەڵام نیشانەیەک نییە کە هۆکارێک هەیە بۆی کە لە هەڵەبجە زۆر وەکو ئەوەی کە ئازانین لە شارەکانی تری دەوروبەری سلێمانیش هەر کەیس تۆمار کراوە ژمارەیەک نەخۆش هەیە کە و حاڵەتیان هەیە بەڵام بەرشێوەی هەڵەبجە نییە. بەڵێ باشە ئەم نەخۆشیە ناویکە ینی یەک لی دەترسی هەوکردنی پەردەکانی مێژی مناڵ مەترسیدارە؟ ینی ترسی ئەوەی هەیە کە ئەگەر نەخۆشیێک ینی ئەم نەخۆشیە لای کەسێک پێیا بوو مەترسی لەسەر ژیانی هەبێ؟ وەکوی کە مەترسی لەسەر ژیانی هەبێ بەڵێ ڕێژەیەک لە مەترسی هەیە لەسەر ژیانی بەڵام ئەوەی کە کێشەکەی گەورەترە ئەوەیە کە لێکەوتی زۆرە واتە وەکو لێکەوتی نوقسانی لە توانای مۆتۆر لە دەستدانی توانای مۆتۆر توانای گەشتکەی درێژ خایەن تووشە بن ئەوانە لێکەوتی نەخۆشیەکەن ینی ئەو نەخۆشە وەکو بەشێک لە هاندیکاپ ئەبێت دواتر ئەگەر زوو چارەسەر نەکرێت و ئێشە لە لێکەوتەکانی ئەوەیە بۆ نمونە کە نەخۆشەکە تووشی شەلەلی دەماغە بێت یا تووشی کەمەندامیە بێت. باشە دەوترێت ینی ئیمکانی ئەوە هەیە یان ئەم نەخۆشیە بەڵاو دەبێتەوە بەوەی لە یەکی دەشتەیەکی دیکە نەخۆشی بۆ نەخۆشیە بۆ کەسێکی دیکە ینی کەواتە دەگوازرێتەوە ینی ئەمە لایەنێکی ترەوەی کە یەکێک لەو نەخۆشیە بترسی؟ بەڵێ بێگومان توانای گواستنەوەی نەخۆشیەکە بە ئاسانی شیشکەرە لەو هۆکارانەی کە خەڵک لی بترسێت هەرچە نەتوانای گواستنەوەی ئەم نەخۆشیە کەمترە یاخود لاوااسترە لە نەخۆشیە ڤایرۆسیە توندەکان وەکو کۆڤید وەکو نەخۆشی کۆڤید ڤایرۆس و ئەمانە کەمتر لەمە کەمترە توانای گواستنەوەی بەڵام هەر مەترسیدار بۆ لە مناڵان بەتەنیا ینی زۆر بەجار ینی زۆربەی لە مناڵان ئەو نەخۆشیە دروستە بێت بەهۆی ئەوەی کە توانای بەرگری یاخود هێڵێکی بەرگری هەیە کە با بڵین پاکتاوی خوێن ئەکاکەچێ بەرەو مێشک ئەو هێڵە بەرگریە لە مناڵە کەمتر گەشە سندووە لە گەورە ساڵانە زیاتر گەشە سندووە کەمتر نەخۆشیەکە ئەگەر بەکتریا بێ ڤایرۆس بێ ئەگوازرێتەوە بۆ مێشک لە گەورە ساڵانە بەڵام لە مناڵە ئەو هێڵی بەرگریە لاوااسترە و ئاسانتر نەخۆشیەکە ئەچێتە ناو مێشکەوە. باشە دکتۆر سەنگەر توانا و پیداویستی تایبەتی تەندروستی لە بۆ چارەسەرکردن لە بەردەستانن یان نا؟ هەتاکو ئێستا نەخۆشیەکە و حاڵەتەکان 48 نەخۆشمان هەیە لە هەڵەبجە ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین ژمارەیە کە لە یەک شارە هەبێت بەڵام ئەنی هەتاکو ئێستا لەژێر کۆنتترۆڵە بەڵام زۆر بە ناڕاحەتی بەهۆی کەمی توانای مرۆیەوە بەهۆی کەمی ینی ژمارەی کارمەندان ژمارەی پزیشکان ژمارەی پزیشکانی پسپۆر لە نەخۆشخانەکانە بەهۆی لاوازی لۆجستی نەخۆشخانەکان ینی لۆجستی وەکو دەرمان وەکو پێداویستی پزیشکی وەکو پێداویستی خۆپارێزی و پاکردنەوەی نەخۆشخانەکان هەموو ئەمانە کەمن و ینی هەتا ئێستا ڕاستە کۆنتترۆل کراوە بەڵام لە لێواری ئەو پەڕی توانای نەخۆشخانەکەدایە کە چارەسەر و چاودێری ئەم نەخۆشانە بکات چی بەدای پڕ بووە هەموو جێگەکان پڕ بووە هیچ جێگەی چاودێری نەماوانەکەدا ئەمانە هەمووی کە لە لێواری کارەساتێکەکەی بەداخەوە باشە دکتۆر سەنگەر ئەبێ چی بە دایک و باوک بڵێن ینی ئامۆژگاری چی دەکەن ئاگان ئەگەر بۆ یەک پاراستنی مناڵەکانیان دوو ئەگەر مناڵێک توش بوو چی بکە؟ بەڵێ نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتە لە تای بەرز لە ڕشانەوە لە دەستدانی حەز بۆ خواردن بۆ شیر ینی مناڵەکە شیر ناخوات خواردن ناخوات تای بەهێز و هەندێک جاریش گەشتکە یەکێکە لە نیشانەکان ئەگەر ئەم نیشانانەی هەبوو ڕاستەوخۆ بێ پزیشکی پسپۆر بیبینێت
خۆلا بندەوەی کە لە خۆیانەوە چارەسەر بە مناڵەکان بدەن یا چارەسەری سەرزارێکی چارەسەری سەرەتایی بۆ نەخۆشەکە بکەن لە شوێنی تر. ئەمە یەکەم. دووەمیش بۆ خۆپارێزی گرنگەوەیە کە مناڵەکان لە قەڵەباڵغیان نەبن، دوورکەونەوە لەوەی کە مناڵ بەرنە قەڵەباڵغیەوە، وەکو مەکتەب و خوێندن و ئەمانە ئەوە لە دەسەڵاتی سەروترایە کە بڕیار ئەدەن کە مەکتەب ڕاگرن بەهۆی ئەم حاڵەتەوە. هەرچەندە ئەمە پێی ژماری نەخۆشەکان بێ بۆ ڕووبەری ئەم شارە ئەوە لە 100% ئیندیمیکە و نەخۆشیێکی بڵاو بۆیە. حاڵەتەکان وەزارەتی تەندروستی هەرێم یانی عێراق چی دەڵێ لەم بارەوە؟ ئامۆژگاری ئەوانە دەڵێن ئەمە پەندەمیکەیانە؟ بەڵێ بەتەشید وەزارەتی تەندروستی کوردستان هاتوونەتە سەرخەت لیژنەیان نردووە و بەڵێ بڕیاریانداوە بە پێی ژماری کەیسەکان و پێی ژماری دانیشتوان ئەمە بە پاندیمێک حساب کراوە. بەڵام وەکو وەزارەتی عێراق تا ئێستا لیژنەیان نەهاتووە قەرارە بەیانی بێنە هەڵەبجە، ئەو کاتە بڕیاری کۆتایی درێت لەو بارەیەوە. داکتەر سەنگەر ڕەفیق لە پسراوی بەشی هونەری تەندروستی لە هەڵەبجە زۆر سوپاس. سپاس دەکەم، دەستخۆش.